زیندانیانی سیاسی مەشخەڵ هەڵگرانی خەباتی شۆڕژگێرانە. کۆماری ئیسلامی بۆ مانەوەی خۆی و بۆ مەبەستی زاڵکردنەوەی فەزای ترس و خۆف بەسەر کۆمەڵگادا ئاسی گوشارە دزەنجانیەکانی بۆ سەر زیندانیانی سیاسی پەرەپێداوە. ئەرژەنگ مرتەزەوی خوێندکاری زانکۆی خاڕەزمی و یەکێک لە دەست بەسەرکراوەکانی شۆڕشی ژنجیان ئازادی ڕۆژی سێشەممە 5 بەفرامبار لەلایەن لەقیەکی دادگای پارێزگای البرزەوە سزای 1 ساڵ زیندانی تازیری و قەدەغەکردنی ئەنجامەتی و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروەها قەدەغەی چوونەدرەوەی لە وڵات بۆ ماوەی 2 ساڵ بەسەردا سەپێنرا. ڕۆژی دووشەممە 4 بەفرامباری ساڵی 1402 لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە بە شێوەیەکی وەحشیانە هێرشکرایە سەر ماڵی هاوڵاتیەک بە ناوی محەممەد جعفەر محەممەدی خەڵکی شاری سنە و باوکی دوولاوی دەست بەسەرکراوی سەردەمی شۆڕشی ژنجیان ئازادی و وێڕای دەست بەسەرکردنی ناوبراو گواستیانەوە بۆ شوێنێکی نادیار. بەیان فەرەجوڵڵاهی چالاکی مەدەنی خەڵکی سنە ڕۆژی دووشەممە 4 بەفرامباری 1402 لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی شاری سنەوە بانکێشکرا. دادگای ئینقلابی ڕژیم لە تەران ڕۆژی دووشەممە 4 بەفرامبار 11 هەڵسوڕاوی سیاسی و مەدەنی دادگای کرد. ڕۆژی دووشەممە ڕێکۆتی 4 بەفرامباری 1402 عەلی لالەدانی زیندانیەکی سیاسی کە ماوەی 4 ساڵە لە زیندانی هەمەدان بەسەردەبات لەلایەن لەقی 11 دادگای پێداچوونەوەی ڕژیم لەو شارە بە 16 ساڵ زیندان مەحکوم کرا. ئەمیر شەیبانزادە چالاکی سیاسی مەدەنی و دانیشتووی شاری مەشهەد ڕۆژی دووشەممە 4 بەفرامباری 1402 لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە سزای زیندان و بێبەشکردنی کۆمەڵایەتی بۆ بڕایەوە. ڕۆژی شەممە 2 بەفرامباری ساڵی 1402 مەسعود قەلەندەری بانکێژنامەیەکی بۆ بەرواری 19 بەفرامبار بە تۆمەتی ئاژاوەگێڕی و هەندانی خەڵک بۆ شەڕ و کوشتار لەگەڵ یەکتر بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و پڕۆپاگەندەی ناڕاست لە دژی کۆماری ئیسلامی بەدەستگەیشت. یاسر ڕەحمانی ڕاد یەکێک لە پزیشکانی ئازادیخواز ڕۆژی شەممە 2 بەفرامبار لە ڕێگای ئاگاداریەکەوە بە مەبەستی دیفاعکردن لە خۆی سەبارەت بە تۆمەتی تەبلیغ لە دژی نیزام بانگێشتی ڕوومەشکان کرا. عەلی مەعەزی کە لە پەیوەند لەگەڵ بزوستنەوەی شۆڕژگەرانەی ژینادا دەست بەسەرکراوە و ئێستا لە زیندانی ئێڤین خەریکی تێپەڕکردنی حکومەکەی واتە 6 ساڵ و 3 مانگ زیندانیە سەرەڕای خراپی باری جەستەیی لە پێڕانەگەیشتنی پێویستی پزیشکی بێبەشکراوە. ڕۆژی 1 بەفرامبار سیامە گێبراهیمی و شاهڕۆخ ئەحمەدی چالاکانی مەدەنی دانیشتووی تەران ڕایانگەیان کە بە مەبەستی جێبەجێکردنی سزا نەعادڵەکەیان دەچن بۆ زیندانی ئێڤین. 1 بەفرامبار شاهۆ ئەیوب بەرهەم و ئەحسان محەممەدی خەڵکی شاری شنۆ بۆ لە دەست بەسەرکراوانی ئاخێزی شۆڕژگێرانەی ژنجیان ئازادی لەلایەن لەقیەکی دادگای چاوانی تایبەت بە تازەلاوانی پارێزگای ئەزەربایجانی ڕۆژاوەوە بەدانی جەریمەی نەقدی مەحکوم کران. پەرەسەندنی گوشارەکان لەسەر زیندانیانی سیاسی کە مەبەستی زاڵکردنەوەی فەزای ترس و خۆف بەسەر کۆمەڵگادا بەڕێوە دەچێت بە خەبات و مانگرتنی بربەڵاو لەلایەن بزوستنەوەی کرێکاران، ژنان، دادخوازان، خەرەنشینان، لاوان و بزوستنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە و هەروەها کارزانەوەی خەباتکارانەی ژمارەیەک لە زیندانیانی سیاسیەوە وەڵامی شۆڕژگێرانەیە پێدراوەتەوە. ئاست و کوالێتی و خەبات و مانگرتنانەیە کە ڕۆژانە و بە شێوەیەکی بربڵاو لە ئارادایە لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسیەوە هێندە بەهێزن کە دەسەڵات تا ئێستا زاتی نەکردووە ڕاستەوخۆ بەرەو ڕوویان ببێتەوە. لەسەر بەستێنی ئەم بارودۆخە خۆڕاگری زیندانیانی سیاسی ناو سیاسەڵەکانی ڕۆژیمیش لە شکل و شێوازی جۆراوجۆری وەک خۆڕاگری قارەمانانە بەرامبەر بە وێستی جەلادەکان بۆ ناچارکردنیان بە تۆبەکردن و دەربڕینی پەشیمانی لە بەردەم کامێرەکانی تەلەڤیزیۆن لەبەر نەکردنی جلوبەرگی زیندان لە کاتی ناردنیان بۆ ناوەندە پزیشکیەکانی دەرەوەی زیندان، بەکارنەهێنانی حیجابی ئیسلامی لە کاتی چوونە بەردەم دادگا، نووسین و بڵاوکردنەوەی نامەی ناڕزایەتی لە دژی سیستمی گەندەڵی دادوەری و ئیداری زیندانەکان، دەربڕینی شادی و خۆشی لە ناو زیندان لە کاتی بەخشنی خەڵاتی نێودەوڵەتی بە خەباتکاران و بنەماڵەکانیان، کۆبوونەوە و مانگرتن و شتی لەم چەشنە تا ڕادەیەکی زۆر گەشەی کردووە و بەرفراوانتر بووە.
جگە لەوانە پێویستە ئاماژەش بکرێت بە پشتیوانی ئاشکرا لە زیندانیانی سیاسی و باسکردن لە پێویستی ئازادکردنیان لەلایەن ڕێکخراوە کرێکاریەکان و هەڵسوڕاوانی ئەو بوارە ڕێکخراوەکانی ژنانی خەباتکار و تێکۆشەرانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە. کۆی گشتیە و واقعیەتانەی سەرەوە ڕژیمیانە لە گەیشتن بە ئامانجەکانی ناکام کردووە. بە شێوەیەکی گشتی دەسەڵاتە دیکتاتۆرەکان لە خۆناغەکانی خراپبوونی باری ئابووری و لاوازی سیاسیدا بەردەوام پشتیان بە زیندان و شکنجە و عەدام بەستووە. ئەم بابەتە بۆ کۆماری ئیسلامی کە لە گێژاوی قوڵی قەیرانەکان دەگرفتار بووە زۆر واقعیترە. ئەم ڕژیمە جگە لە چەندین قەیرانی سیاسی و شەرعیەت و بە تایبەت قەیرانی ئابووری تەنانەت نەک هەر نەیتوانی وەڵامی پێداویستیەکانی هاوڵاتیانی بداتەوە، بەڵکو ژیان و کەرامەتی سیاسی ئەوانی زیاتر پێشێل کردووە. بەڵام ئەو خەبات و ناڕەزایەتی بەربڵاوانەیە کە ئاماژیان پێکرا لە قۆناغی ئێستادا کاریگەری زۆری لەسەر هاوسەنگی هێزی نێوان خەڵک و دەسەڵات هەبووە و بە ئاشکرا گۆڕانکاری بەسەرداهێنەوە. لە ئەوە هەلومەرجێکدا پێویستە دروشمی ئازادی بێشەرت و مەرجی زیندانیانی سیاسی ئەم مەشغەڵ هەڵگرانەی خەباتی شۆڕەشگەرانە هاوکان لەگەڵ ویستی داواکاریەکانی تر لە هەموو حرەکەتێکی ناڕزایەتی و خەباتکارانەدا دووپات بکرێتەوە.